وەرزشی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە کە یانەیەکی تایبەتیان هەیە و چەندین تیمی جیاواز لەم یانەیە یاری ئەکەن. سێری جەستەمان مەکەن، سێری توانامان بکەن. ئەمە ئەو دروشمەیە کە وەرزشکاران لە یانەی وەرزشی ڕۆژ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەڵیان گرتووە و ئاستێکی سەرسوڕهێنەر لە وەرزشە جیاوازەکان پێشکەشەکەن. یانەی وەرزشی ڕۆژ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆتە کۆکەرەوەی وەرزشکارەکەم ئەندامەکان. یانەی وەرزشی ڕۆژ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت یەکێکە لە یانە وەرزشە تایبەتەکانی هەرێمی کوردستان و ساڵی 2009 ئەم یانەیە دامەزراوە. ئەم یانەیە ئێستا خاوەنی بارەگا و هۆڵی تایبەت بەخۆیەتی و ستافێکی خەمخۆری سەرۆک و دەستەی کارژێڕی بەڕێوەی دەبن و چەند تیپێکی جیاوازی هەیە. تیپی تۆپی پێیکە ئەندامانی یانەی وەرزشی ڕۆژ ساڵی 2014 دامەزراوە. لە ئێستادا لەگەڵ ڕێکخراوی ڕۆحی تۆپی پێی نەودەوڵەتی ڕێکەوتنێکیان هەیە کە سپۆنسەری بەردەوامی چالاکیەکانیانە بە ناوی تیپی ڕزگاربوانی مین و تەقەمەنی بەبێ دابڕان بەردەوامن لە چالاکیەکان و مانگانە بەلایکەمەوە یاریەک یاخود زیاتر ئەنجام مەدەن، بەڵام لەگەڵ کەسانی ساخ واتە ناکەم ئەندام هاوکات لەگەڵ زۆربەی دام و دەستگا و ڕێکخراوە بیانیە ناوخۆیەکان لە هەموو پارێزگاکان یاری دەکەن و ئێستاژ وەکو تیپێکی زۆر بەهێز دەرکەوتون و لەم نزیکانەشدا پێچێ سەردانی پارێزگای بەسڕە بکەن بۆ ئەنجامدانی یاریەکی دۆستانم. تیپی تۆپی پێی نابیستانیش کە تازە دامەزراوە تیپێکی دیکەیە کە لەو یانەیەدا لە سەردەستی نزاری ڕاهێنەر مەشقەکەن. تیپی باسکە یانەی وەرزشی ڕۆژیش یەکێک لە تیپەکانی دیکەیە کە لە ساڵی 2015ەوە هەیە، بەڵام 2010 ئەم تیپە بەهۆی نەبوونی بودجە و هەروەها پابەند نەبوونەوە هەڵوەشایەوە و چەند یاریزانێکیشان وڵاتیان بەجێ هێشتووە. دوو ساڵە تیپەکە دامەزراوەتەوە و پاش هەڵوەشانەوەی ئێستا لە چوارگۆشەی زێڕینی خولی عراقدان هەفتەی دووجار ڕاهێنان دەکەن و کامران مەحمودی ڕاهێنەری باسکەش مەشقیان پێدەکا. تیپی گۆڵبۆڵی نابینایان یەکێکە لە تیپەکانی دیکەی یانەی وەرزشی ڕۆژ. ئەم تیمە لە 2012ەوە هەیە و ئەم ساڵیش پلەی سێمی پاڵەوانەتی عراقی بەدەستهێناوە کە لە شاری سلێمانی کرا خولەکە. هەفتەی دووجاریش ڕاهێنان دەکەن کە ڕاهێنەرەکەیان ئێستا ڕێکان مەحمودە. جێ باسە تیپی گۆڵبۆڵ بەشداری چەند پاڵەوانەتێکی دەرەوەشی کردووە وەک پاڵەوانەتی سنە و ئیمارات و پاڵەوانەتی هەولێری نێودەوڵەتیش. لە یانەی ڕۆژ تیپی دیکە هەیە کە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەتە، ئەویش تیپێکی دیکەیە کە تیپی تێنسی سەرمێزە. ئەم تیپە لە 2010 دامەزراوە کچان و کوڕان لێرە یاری دەکەن. 3 ساڵ لەسەر یەک پلە یەکەم و نازناوی پاڵەوانەتی عراقیان بەدەستهێنا. هەفتانەش دووجار مەشق دەکەن و کاروان محەممەدی ڕاهێنەریش سەرپەرشتیان دەکات. بەڵێ یانەی ڕۆژ یەکێکە لە یانەکانی هەرێمی کوردستان کە یانێکی تایبەتمەندە بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و لە یارەکاندا ئاستێکی سەرسوڕهێنەر پیشانەدەن و توانایەکی ڕادە بەدەری وەرزشیان هەیە.